بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برایانی بەڕێز، خوشکانی بە حورمەت، برایانی بۆ خوا سڵحا و خوشکانی لە خوا ترس، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێ. خوای پەروەردگار بە هەر نێتێک ماونەتەوە لەم ماڵە خوا مەقسوودتان حاصڵ کە، خوا دڵتان خۆش کە، خوا لە ئەجر و پاداشتی لەیلەت القەدر ئیشەڵا بێبەشتان نەکە. کۆمەڵێ خوشکوبرای زۆر بەڕێز و دڵسۆزمانن کە ئێمە قەرزاریانین، شەو ڕۆژ لە خزمەتیان ئابین، هێشتا هەر کەمە، ئەوەندە بە حورمەتن، ئەوەندە بە قیمەتن، ئەوەندە دڵسۆزن، ئەوەندە خواناسن. ئیشەڵا ئێمە هەمیشە دوعای خێریان بۆکەین، دوعای خێرەکەین بۆ کاک حاج مەحموود ئاڵەت و ئەو خوشکوبرانی کە هاوکارمان بوون لە بنیادنانەوەی ئەم مزگەوتەدا، هەبووە بە گەڵابە، هەبووە بە حەفارە، هەبووە بە ئۆتۆمبیل، بە هەر شتێک یارمەتی یاوین، هەبووە بە قسەیەکی خێر یارمەتی یاوین. خوا یارمەتیان بە. کۆمەڵێ برای بەڕێزی کەمان هەن کە پاک و خاوێنی مزگەوتەکە لە شامپۆ و لە پێویستیاتی ئەو مزگەوتە حاج عەلی کوڕی حاج عەبدوڵڵا ئەوان خوا جەزایان باتەوە ئینشاءڵڵا. خوا شفا بۆ حاج عەبدوڵڵاش بنێرێ، بۆ خێزانی حاجی باران بنێرێ، بۆ خاتی ناوەجوانەکانی خۆی خوای گەورە دەرگای خێریان لێ بکاتەوە. ئەوانە هەمیشە بەدەنگمانەوە بوون. ئەو برای کاکە جەلالیش بۆ برایەکی کەش بە حادیسەی سیارە وەزعیان باش نییە، داوا لە خواکەین لەم شەو مبارەکە خوا شفایان بۆ بنێرێ و دڵی کاکە جەلالی برای ئێمەش خۆشکە ئینشاءڵڵا. خوا یارمەتی و جەزای هەمووتان باتەوە کە بەدەم بانگەوازەکەی خواوە هاتوون. خوای گەورە ئینشاءڵڵا بە چاکترین پاداشت ئینشاءڵڵا پاداشتان باتەوە. حاجی ئومێد و کاکە ئامانج و ئەوانیش بەڕاستی دەوری کاریگەریان هەبووە لە مزگەوتە. ئێمە دوعای خێریان بۆکەین، خوا مۆفەقیان کە، کاکە سیروان و ئەو برایانەی تر هەموویان، کاکە ئۆستا زایر، خوای گەورە شفای ئەو کچەی بنێرە ئینشاءڵڵا. هەموو کاتێک هەر کاتێک کارێکی مزگەوتمان پێ سپارد بن، زۆر بە دڵسۆزانە بۆیان جێبەجێ کردوین. خوای گەورە هەر داوایکیانەیە لە خوا بۆ ئەوانیشی جێبەجێکە ئینشاءڵڵا. ڕێنماییتان دەکەم بۆ فەرمودەیەکی سەروەری مرۆڤایەتی پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم کە پێغەمبەر گیانە فەرمێ ئیسفادە لە 5 شتکەن پێش ئەوەی لە دەستاچ. براکانم، تۆزێک ئارامی ڕابگرن بۆی ئیسفادە لە یەککە ئینشاءڵڵا، بۆی مەلایکەتەکانی خوا بە ڕەحمەت تەوقمانکە، لە عەزابی خوا بە دوور بین ئینشاءڵڵا. ئەوانەی کە پێویستیان بە خوارەوە دەچنە خوارە بە ئارامی لەسەر خۆ بچنە خوارە، پێویستی خۆتان جێبەجێکەن و بگەڕێنەوە سەرێ و لە خزمەتانە ئینشاءڵڵا. ئەو برانەی کاکە بورهان و ئەو برانە خۆی و ستافەکەی لە خزمەتاندان، ئێوەش هاوکاریان من بۆ ئینشاءڵڵا بتوانن ئارامی مزگەوتەکە بپارێزین بۆ خوا ڕووی ڕەحمەتمان تێکە. پێغەمبەر گیانە فەرمێ صلی الله علیه وسلم ئیسفادە بکەن لە 5 شت پێشەوەی لە دەستان بڕۆ. یەکێ لەوانە ئەوە با بیرم کەوتەوە چاوم بە کوڕێکی کاک حاج عوسمان کە قەبرەکەی پڕ ڕەحمەت بێ، هەموو بلۆکی ئەم مزگەوتە هەمووی عایدی حاج عوسمانی باوەمەردە بۆ خوا ئەو قەبرەی پڕکان لە ڕەحمەت. خوای گەورە لێ ڕازی بێ، خوای گەورە شەفاعەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بێبەشی نەکە، خوا جەزای بەخێریان باتەوە، مناڵەکانیشی ئەلحەمدوللا ڕێگەی ئەوان گرتوتە بەر، خوا مۆفەقیان کە ئینشاءڵڵا. جا عەزیزەکانم، ئەفەرمێ گەنجیتان پێش پیریتان، گەنجە جوانەکان. ئەم پەیامەی پێغەمبەر بۆ ئێوەیە، ئەفەرمێ هەتا گەنجن هەتا جوانن خواپەرستی بکەن، بۆ خوا بسڵحێ، خۆتان زۆر جوانن. ئیسلامیش ئەوەنگە جوانتانەکە، ئەوەنەی کە بە قیمەتتانەکە، ئەوەنەی کە بە حورمەتتانەکە، ئەوەنەی کە ڕێزدارتانەکە. کەواتە گەنجیتان پێش پیریتان. ئەوەی لە گەنجیا بۆتانەکرێ لە پیریان ناکرێ، ئەوەی بە گەنجی بۆتانەکرێ بە پیری بۆتان ناکرێ. هەوڵ بن ئیستیفادە لەو تەمەنە جوانەتان بکەن لە پێناوی خوا بەسەری بەرن. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم 7 کۆمەڵان لە ژێر سێبەری عەرشی خوادان، 7 کۆمەڵان لە ژێر سێبەری عەرشی خوادان. یەکێ لەو کە 7 کۆمەڵە گەنجێکە لە گەنجیا عیبادەتەکە، گەنجە جوانەکان. مژدەتانێوێ پێغەمبەر فەرمێ هەر گەنجێ لە گەنجیا عیبادەتکە، ئەگەر چووە تەمەنەوە نەیتوانی عیبادەتکە، مادەم لە گەنجیا کردوێتی خوا ئەجری گەنجێتەکەی بۆ نووسێ. ئەمە یەک. دوو، ئەگەر گەنجێک بە لەشساغی عیبادەتکە،
خوا نەخواستە دوایی لەش بەبار بووەکو ئەو برانەی کە ئالی مزگەوت و ناوم بردن لەش بەبارن خوای پەروەردگار ئینشاءالله شیفایان بۆ بنێرێ ئەو عیبادەتەی کە لەش ساغیا کردوێتی کە کاتێ لەش بەبارە خوا حسابی لەش بەباریەکەی بۆ ناکە حسابی ساغیەکەی بۆ کە مادەم لە ساغیەکە خواپەرستی کردووە خوا جەزای دەداتەوە عینەن ئەجر و پاداشتی بۆ دەنووسێ کەواتە زۆر گرنگە ئێمە کە سوپاس بۆ خوا لەش بەبار نین خوا شیفای بۆ ناردین شفا بۆ نەخۆشەکانیش بنێرێ ئینشاءالله بە تایبەتی ئەوانەی کە لەش بەبار خوا دەرگای خێران لێ بکاتەوە ئەوانە ئێستا ئێمە فرسەت بسەرین لەم کاتە عیبادەتی خوا بکەین بۆی خوا لە خۆمان ڕازی بکەین ئینشاءالله. دوو سێ پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم لە دنیادا پێش مردن لە ژیانە پێش مردن ئیسپادە بکەن بۆ کە تۆ مردی تازار چێ بڵێ بڵێ پەشیمان و داماوم و هەناسە سارم و قوربە سەرم و هاوار بۆ من بەخوا توورێ دەور نی بەخوا دەور نابینێ مادەم لە دنیادا لەم هەموو مەوعیظە لەم هەموو ئامۆژگاریە لەم هەموو ڕێنمایی کرای تۆ نەبیست ئەوە لە قیامەتە پەشیمانی دادت نادا نمونەیەکی دنیاییتان بۆ بێنم خوێندکار و قوتابیە چاوگەش و جوانەکان خوا سەرکەوتویان کە لە مەرحەلەی خوێندندا کە دەخوێنن پیان دەڵێ کاکە بە قوربانت بم بخوێنە ناخوێنێ دوایی کە نەتیجە وەرەگرێ کە نەتیجەکان وەرەگرێ و دەرەجەکانی خراپە ئەنجا دەستەکە بە گریان و جاری وایە خوا پەنامان خۆشی ئینتیحارەکە بەڵام ئەمە چه ئیسفادەیەکی هیچ ئیسفادەیەکی نییە لەبەرەوە عەزیزەکانم ئومەتە نازدارەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم سواز بۆ خوای گەورە کە مادەم خوا ژیانی یاوێ پێمان لەم دنیایە هەوڵ بەی ئینشاءالله قیامەت بسۆگەرکەین بەم دنیا کە پێغەمبەر فەرمووی ئەم دنیا مەزرعەی ئاخیرەیە لەم دنیا چی بچێن ئینشاءالله لە قیامەتە بەرەکەی خۆن بە حەول و قووەتی خوا جا هەوڵ بن ئینشاءالله لەم دنیا چاک بچێنن بۆ ئینشاءالله بەرهەمی چاک وەربگرن و ئیسفادەی ئینشاءالله لێ بکەن عەزیزەکانم ئومەتە نازدارەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەواتە ئەم دنیا مەزرعەی ئاخیرەیە ئینشاءالله چی تیا بچێنن لە قیامەتە خوا بە چاکترین پاداشت ئینشاءالله پاداشتان دەداتەوە ئینشاءالله پاداشتان دەداتەوە کەواتە عەزیزەکان زۆر گرنگە زۆر پێویستە لەم دنیا ئیشکەین بۆ قیامەت هەرچیەکەکەن هەرچیەکەڵێن هەرچیەک ناکەن بڵێن خوای لەبەر خاتی تۆ لەبەر خاتی تۆیکەین لەبەر خاتی تۆ نایکەین ئینشاءالله خوا بە چاکترین ئینشاءالله پاداشتان دەداتەوە عەزیزەکانم ئومەتە نازدارەکەی پێغەمبەر ئەمە وتمان گەنجی و پێشپیری لە ساغی پێش لەش بەباری دەسەڵاتداری پێشەوەی لە دەسەڵات بکەوی کاتێک کە دەسەڵاتت هەیە لە خزمەتی خەڵکا بە ئەو برانی کە دەسەڵاتیان هەیە خوای گەورە عاقیبەتیان خێرکە زۆریان بە مەردی زۆریان بە ڕوسپێتی ڕۆژیان بە حورمەتی پیشەکەی خۆی بەڕێوە باو لە خزمەتی خەڵکایە و ئیشی خەڵک ڕاپەڕێنێ ئینشاءالله خواش بە چاکترین پاداش تێداتەوە مژدەیەک بم بەو کەسانەی کە ئیشی خەڵک ڕاپەڕێن ئیشی خەڵک جێبەجێکەن بەدەنگ خەڵکەوەچن پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم هەر کەسێ ئیشی برایەکی موسڵمان ئیشی خوشێکی موسڵمان جێبەجێ بکە ئینشاءالله هەر کەسێک ئیشی برایەکی موسڵمان یا خوشێکی موسڵمان جێبەجێ بکە یەک مانگ لە مزگەوتەکەی پێغەمبەرە بمێنێتەوە چەند خێری دەست خوا ئەوە خێری بۆ تۆمارەکە کەواتە ئەوە بەکەم مەزانە کە تۆ ڕووی خۆش زەردەخەنەیەک قسەیەکی خۆش بەرامبەر بە موسڵمانان بکەیت پێغەمبەری ئەکرەمە فەرمووی صلی الله علیه وسلم فاتیمەی زاهرە خۆت لە ئاگری جەهەنەم ڕزگار کە ئەگەر بەلەتێ خورما بۆ بەخشیوتە ئەگەر بەلەتێ خورما بۆ بەخشیوتە ئەجاب ئەبێ خوا جەزای ئەم برایانە چۆن باتەوە کە ئەم هەموو خواردنە دێنن بۆ مزگەوت بە ئاو خورما پاقلاوە مۆز کورە مریشک و گۆشت خوا جەزایان باتەوە یا ڕەب العالەمین مەگەر خوا جەزایان باتەوە ئینە بەخوا کەس ناتوانێت جەزایان باتەوە ئینشاءالله خوا بەرەکەتە خاتە ڕزقیان بەرەکە خاتە عومریان ئینشاءالله لە قایمەی سەغیەکانیش خوا ناویان تۆمارەکە چونکە بەڕاستی براکانم مروک و خۆم ئەوەندە خەجاڵەتی لا خوا و لا ئەو خێرەومەندانەین ئەمەندە بەقیمەت چ لە ڕادیۆی سنە چ لە ڕادیۆی میحراب چ لە دەستگا ڕاگەیانە هەتا لەوانەی کە کتێب چاپەکەن کتێب دەنووسن لە ئەوانە خوا جەزایان باتەوە قسووریان نەکردووە هاوکار و دەستباریان بوون بۆی ئەو پەیامە ئیلاهیە ئەو فەرمایشتانەی خوا ئەو فەرمایشتانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بگەێنن بە خەڵک یا ڕەبی خوا جەزایان باتەوە یا ڕەبی خوا ئینشاءالله پاداشتیان باتەوە کە ئەوانە دایمە دەستکراون و پێویستی ئەو ڕاگەیاندانە جێبەجێکەن بە ئومێدیەوە ئینشاءالله خوا لە قیامەتە پێویستی ئەوان جێبەجێ بکە ئینشاءالله جا لەبەرەوە برا بەڕێزەکانم زۆر مهمە
زۆر گرنگە لە قیمەی دەسەڵاتە خوا بناسی لە خوا بترسی ئەگەر خوا ناسی خوا پەرست ئەو کاتەش خواش بە چاکترین پاداش دەداتەوە کاتە خاڵی یەکەم وتمان گەنجی و پێشپیری لەش ساغی و پێش لەش بەباری دەسەڵات پێشەوەی لە دەسەڵاتکەوی خاڵێکی تر ئەویش ئەوەیە کە دنیا پێش قیامەت ئاخر دانیان کە دەوڵەمەندیە پێشەوەی هەژارکەوی برامان هەیە ئێستا لەو خوایە پارەمە خوا دەرگای خێری لێ بکاتەوە حەز ناکەم ناوی بەرم بەڵام پیاوێکی بەڕێزە یەکێکە لەو پیاوانەی کە خوا جەزای باتەوە کە ئەو برانی کە ناوم برد خوا جەزای باتەوە هەمیشە هەر شتێکمان پێوتوێ بۆ مزگەوت بۆ ڕادیۆ بۆ کاری خێر قەدەسی نەناوە بڕمان بەڵام ئیتر قەدەری خوا وەزعێکی بەسەرا هات لەو خوایە پارەوە لەم شەوم بارەکە خوا دەروی خێری لەو لەوانە بکاتەوە کە وەزعیان باش نییە بۆی ئینشەڵا لەسەر ئەو کارە خێرانیان بەردەوام بن ئێمە گەنجێکی جوانمانە بوو حاجی کاروان ئەو شۆفاژوشتەی بۆ مزگەوت دانا باعثی دەفتەر و قسوور بوو بەبێ مقابل لەبەر خاتی خوا خوای گەورە بە خاتی گەورەی خۆی دەروی خێری لێ بکات ئەو کاکە بێستونەی خۆمان خوا جەزای باتەوە خوا دەرگای خێری لێ بکاتەوە ئینشەڵا ئەوانە هەمیشە بەدەنگمانە و خوا بەدەنگیانەوە بچێ ئەو ماڵەی کە خوا یاوێتی بیا ئینشەڵا بەهەشتی پێکردن ئەوان چکم قورآن فەرمێ إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة ئێمە بەهەشت ئەفرۆشین لێمان بکردن بە دووشت یا بە گیان یا بە ماڵ یا بە گیان یا بە ماڵ ئەو برا بەڕێزانە ئەو ئافرەتە بە حرمەتانە ئینشەڵا بەهەشتیان کردووە بە ماڵ یا ڕەبی خوا بەرەکەت خاتە ماڵیان خوا بەرەکەت خاتە عمریان خوا بەهەشتێکی نەبراوان ئینشەڵا پێ عەتاکە چونکم ئەوانە بەڕاستی ئەوانە نەبوونە ئەم کوردستانەی ئێمە لە ئەفریقا خراپتری لێها بەڵام سوپاس بەخوا بەهیمەتی ئەو خێرەومەندانە ئەزانن لەم سلێمانیا دەوری 170 خانوو کراوە بۆ کەسانی کە خانوویان نییە ئەزانن چەنەها ماتۆری سێپایە کڕاوە بە پارەی ئێوە بە هیمەتی ئێوە بە خواناسینی ئێوە بە دەستکراوەی ئێوە بۆ ئەو کەسانە بۆی کاسبی بکەن واز لە سوالکردن بێنن ئەم هەموو مزگەوتە کەی بینن ئاوا ڕەزا و جوانە هەمووی بە هیمەتی ئێوەیە خوا جەزاتان باتەوە ئینشەڵا خوا لە بەهەشتا قەسرێکی بێوێنەتان بۆ دروستکە ئینشەڵا خوای گەورە ئینشەڵا بۆ شتان دروستەکە دڵنیا بن و ئەو ماڵە هی خۆتانە کە دەیبەخشن ئەو ماڵە هی خۆتانە کە دەیبەخشن بەو ماڵە ئینشەڵا بەهەشت وەرەگرن بەو ماڵە ڕەزامەندی خوا وەرەگرن بەو ماڵە ئینشەڵا شەفاعەتی پێغەمبەر بۆ خۆتان مستوەگەرن بەو ماڵە ئینشەڵا لە قایمەی سەگیەکان خوا ناوتان تۆمارەکە ئەها سەگیەکان خۆشەویستی ڕەحمانن خۆشەویستی ڕەسوول ئەڵڵان صلی الله علیه وسلم خۆشەویستی خەڵکن ئینشەڵا جێگان بەهەشتە لە هەجانمەوە دوورن ئەوانەشی کە چروک و ڕەزیل و پیس و دەزن و قاون دژمنی خوان دژمنی پێغەمبەرن دژمنی خەڵکن ئینشەڵا جێگان جەهەنەمە لە بەهەشتیشەوە دوورن جا لە هەوڵ ئیترەوە بە ئیختیاری خۆت حەزەکەی لە قایمەی سەگیەکان بی چۆ قایمەی سەگیەکان حەزت لە قایمەی چروکەکان و حەزت لە جانمە مبارەکە بێ چۆ بۆ جەهەنەم خۆمە زۆرمان ئێمە بەس ڕێنمایی یەکەین ڕێ ڕۆشنەکەی ئیتر خۆت پێت باشە ڕێی خێر بگری خوا خێر بێنێتە ڕێی شەڕ ئەگری خوا لە شەڕ بە دوور کا و هیدایەتێ با ئینشەڵا بەرۆ عەزیزەکانم ئومەتە نازدارەکەی پێغەمبەر حەز دەکەم ڕەشبین مەبن ئەبیسم لە خەڵک پیاوی چاک نەماوە ئافرەتی چاک نییە وان نییە بەعەکسەوە بڕواتان بێ ئەمەنە پیاوی چاک زۆرە لەم شارە ئەمەنە ئافرەتی باش زۆرە لەم شارە خوا نمونەیان زیاکە یعنی جێگەی فەخر و شانازی هەموو لایەکمان مەکتەبە خێرە و مانگ مزگەوتە خێرە و مانگ خەستەخانەیە خێرە و مانگ جادەیە خێرە و مانگ پردە خێرە و مانگ فەقیرە خێرە و مانگ نەخۆشە خێرە و مانگ ئیتر هەموویان خێرە و مەندە گەیشتۆتەوە حتا عومرە بە خەڵکەکەن خوا جەزایان باتەوە یارمەتی خاوەن پێداویستی تایبەتیان یارمەتی کەم ئەندامەدەن یارمەتی برامان هەیە لەم شارە خوای گەورە حورمەتی پارێزێ چەندەها لەو ئۆتیزمانی گرتوتەوە خزمەتێکە لە بەختیاری لە شوێنی تر خوا جەزایان باتەوە یا ڕەب العالەمین کەوە ئەرکێکی زۆر قورسە خوا یارمەتیان با ئینشەڵڵا تۆ ئینسان مناڵێکی خۆیەتی لێ بێتاقەتە بێ لێ بێزارەوێ دەورە کۆمەڵێ مناڵ 400 مناڵ 500 مناڵ ئەو کاگامان چوو ئەمسالی خوا جەزایان باتەوە کە ئیدارەی ئەو مناڵانە ئەبەن بەڕێوە خوا جەزایان باتەوە بەڕاستی ئەمە جێگەی تەقدیرە جێگەی ڕێز و حورمەتە عەزیزەکانم من شتێکی زۆر نوخبەیەکی جوانتان پێ بڵێم لە مانگی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مانگی مەولودی پێغەمبەر کوڕێکی گەنجی جوان خوا ڕزقی با بۆ خاتی ناو جوانکەی نابیناکانی داوت کرد بوو ماسییان بۆ بکرێ بەخوا برایکی کە عیب نەبێت دوو لە ڕوویەوە پەرژینێکی قایم بێ ماسی هێنابوو لەم کۆڵانە داینابوو بۆ سەگەکان و پڕخوا بگریاخوا خەڵکی وایە خەریکە سوێ بێتەوە بۆ ماسی تۆ بۆ ماسی بە سەگەکان ماسیەکە بە مرۆڤەکان جارە بە مرۆڤەکان بیخۆڵزا بێ بە سەگەکان یعنی سەگەکانیش لە هیمەتی ئەو خێرەومەندانە حەساونەتەوە ئینشەڵڵا
خوا جەزایان باتەوە ئینشاءڵڵا هەتا بێزمانەکانیش حەساونەتەوە ئەزیزەکانم لەبەرەوە بەڕاستی ئەم میلەتێمە میلەتێکی بەقیمەتە میلەتێکی بەغیرەتە میلەتێکی سەخاوەتمەندە لە هەمووی مهمتر ملتێکی دڵپاک و دڵساف و بە بەزەیە بەرامبەر بە ناحەزەکانی خۆشی بەس حیف و ئەسەف داخی گرانم بێگانە پەرستین خۆزگە ئەو سیفەتەمانتیان نەبووە خۆزگە حەزمان بە بێگانە پەرستی نەکرا قەد نەچیتە ئەو فکرەوە قەد ئەوە لە بێشتان نەچەسپێ کە بڵێ حەز بە زەرەری میلەتەکەی خۆت حەز بە زەرەری شارەکەی خۆ حەز بە زەرەری وڵاتەکەی خۆکەی کورداری خۆمان توێتی ڕێوی ئەگەر لە کونی خۆی هەڵگەڕێ بێت ئەگەر ڕێوی لە کونەکەی خۆی هەڵگەڕێ بێ جا با گەڕ نەبی با بە ڕوڕەشی ناویشی نەچی بێتە سبیلدانی مێژووە چکو مێژوو زۆر بێڕەحمە چاکەی بۆ دەنووسێ خراپکەی بۆ دەنووسێ خۆزگەم بەو کەسەی لە قایمەی بەختەوەرانە خۆزگەم بەو کەسەی لە قایمەی ڕووسپیەکانە خۆزگەم بەو کەسەی لە قایمەی نیشتیمان پەروەرەکانە خۆزگەم بەو کەسەی لە قایمەی خزمەت گوزارەکانە خۆزگەم بەو کەسەی لە قایمەی بەخشندەکان خۆزگەم بەو کەسەی موسلیحە خەڵک ڕێکەخە ئەمانە نیعمەتن ئازیزەکانم هەمووی نیعمەتە خوای یا بە ئێمە ئینشاءڵڵا ئێمەش پەیڕەویەکەین بۆی ژیانێکی ئاسوودە و کامەران و بەختەوەر بۆ خۆمان دابینکەی ئەها ببینن چاوتان لێبێ ئەوە تا سوپاس بۆ خوا سفرەی ئەو ماڵانە کە ڕازاوە هیچ شەیە هیمەتی ئەو گەنجە جوانە ئێستا پێشەوەی بێم گەنجێکی جوانەوە تا کارتێکی هێنا دای پێ مەڵێ بێ بە 3 مناڵ کە بێنازن بۆی جلوبەرگیان بۆ بکەن ئێوە نیعمەت نییە خەڵکەیە دەگەڕێ بەڵام دەستێکی چڵکنی ڕەشی پیسەیە لەمە نایڵێ فەقیرەکان بدۆزینەوە لێمەیان تێگەدا بەتایبەتی ئەوانەی کە سوالەکەن خوا بیانگرێ وایان کردووە کە خەڵک سیقەی بە کەس نەماوە ئینە بەڕاستی خەڵکی چاک لەم شارە زۆرە لەم کوردستانە زۆرە کە هەمیشە هیوا و ئاوەتیانە خەڵک لە خۆشییا بژی یارمەتی خەڵکەدەن پێویستی خەڵک جێبەجێ بدەن خەڵکەوتن یارمەتی خەڵکەدەن خوا جەزای بە خێران باتەوە خەڵکێ لەم شارە معاشی بڕێتەوە بۆ خەڵک خەڵکێ لەم شارە کرێخان و بۆ کرێچیەکانەدا خوا جەزایان باتەوە ئێمە ئاگامان لێیە خەڵکێ لەم شارە ئەم هەموو مزگەوتە جوانە یەک مزگەوتم پێ بڵێن لە سلێمانیا بێ خزمەت بێ هەمووی ڕازاوە و جوانە بە هیمەتی بەڕێستان بە هیمەتی و ئافرەتە بە حورمەتانە ئەم دەستگا ڕاگەانش کە خزمەت بە قورئان و سونەتەکەن لە رادیۆ و لە تەلەڤیزیۆن هەر هەمویان ئەرکیان لەسەر شانی ئێوەیە خوای گەورە ئینشاءڵڵا بە چاکترین پاداشتان باتەوە و بیکا بە کێشەیەکی باش بۆ قیامەتە ئینشاءڵڵا پیاوانی وەکو حاجی پشتیوانی بێسەریە خوا پشتیوانی بێ یەک بینای لەسەر ئەو جادەی شەستەیەوە بۆ ئێمە بۆ ڕادیۆی میحراب کە خزمەتی تیا بکەین بەبێ ئەوەی 1 دیناری لێ بسەرێ ئەمە جێگەی تەقدیرە جێگەی ڕێز و حورمەتە ئافرەتە بۆ لە ئەوروپاوە لێو مۆلیدەی بۆ مزگەوتەکەی ئێمە کردووە خوا جەزای باتەوە یا رەب العالەمین دوعای خێریان بۆ بکەین لەبەرەوە ئینسان پیغەمبەر فەرمووی من لە مەشکوری ناس لە مەشکوری لا هەر کەسێ شکری ئادەمیزاد نەکا شکری خوش ناکە بۆ ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمان زایی ئەو حەقیقەتەتان پێ بڵێن میلەتی ئێمە قەومی ئێمە لە قەومی پێغەمبەرانی پێشوو زۆر زۆر باشتر من بە قەناعەتی خۆم ئێمە زۆر مقەسیرین لەوانەیە زۆر کەم و کوڕیمان هەبێت لە خزمەتی ئێوە ئەم پەیامە جوانە ئەم پەیامە پاکە بە قەناعەتی منەوە ئەگەر وەکو خۆی بگەینین دا ئەوەی ئێستا لە مزگەوتەکان هەبێ دا ئەوەی تر خەڵک بە دوای ئیسلامەگە بە دوای حەقیقەتە گەڵێ بەڵام کۆبەڵێ هەن بەداخەوە ئەم سیما جوانەی ئیسلامیان لەبەر چاوی خەڵک ناشرین کردووە بە خۆیمە دڵنیاین لەوە زۆر زۆر یەقینیشمانەیە کەوانە دەستی ناحزانی ئیسلامن ئەیانوێ ئیسلام ناشرکەن بەڵام دڵنیاتانەکەم بە حەول و قووەتی خوا بەری خۆر بە بێژنگ ناگیرێ دڵنیا بن بەری خۆر بە بێژنگ ناگیرێ هەتا ئێوەرە هەوڵبن ئەم ڕووناکی ئیسلامە بێ لەسەر ئەرزابێ لە ساڵی هەشتاکانە هەر لە مزگەوتە بە برابشووکتیانەوەیان و ئەم کۆبەڵە پیاوە پیرەتان بەدەستەوەمەوە جا ئەمانە نەمێنن چێژ جۆلەوە گرێ باوتان نامێنێ وایە نازانین حیزبە بۆ گەنەکانی خۆیانە ئەوە تا سوپاس بۆ خوا لە سایی خوا ئەوە تا لە مزگەوتی بیلالی حەبەشە بەخوا لە مزگەوتا خوا ئاگای لێ 7 کەس نوێژی کرد 7 کەس ئەگەر بووینە بە دەمان و تۆ بشتی ڕوویناوە کاکە تۆ لە کوێ هاتووی ئیشی چییە چۆن هاتووی بۆ مزگەوتە باشە ئێستا لە فەزلی خوا بێت زیابێ لەم شارە چەند مەدرسەی تەحفیظی قورئان هەیە ئەوە نیعمەتە ئەو سپاسی خۆیە ئەو گەنجە جوانانە الحەمدوللا هەر لەم مانگی ڕەمەزان 400 گەنجی جوان ئیفطاری کردبووە موسڵمانان لە گوێزەبانەیەکە لە تەکەی بەردەربەنگ لا چەمچەما تەکێ لەوێ برایەکی بەڕێزخوا کۆرپەیەکی یابوو پێی هەموو کارگوزارەکانی ئەوەی داوەت کردبوو بۆ کەباب بۆ ئەو مەطعەمە هەر یەکێکیش لەوانە 50,000 بۆ کردووە سەر پێکەوە بە هەدیە یابی